هەناو هەوێنی سنت بریتێ لە قورئان. بەبوونەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت، نووسینگەی هەولێری زانایانی کۆمەڵی ئیسلامی ئێوارە کۆڕێک لە ژێرناونیشانی چۆن شایستەی مینبەر و میحراب دەبین بۆ مامۆستا عەلی باپیر ساز کرد. ئێمە لە ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی نووسینگەی هەولێر بە هاوکاری هەردوو لقی زانایان، لقی ناوشار و لقی دەوروبەر و هەروەها بەدەست خۆشمان بۆ برایانی مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی کە هاوکارمان بوون بە هەماهەنگی لەگەڵ برایانی دەستگای نوری حکمە خوای گەورە پاداشەنداتەوە توانیمان کە ئاهەنگێک ساز بکەین بۆ زانایانی کوردستان بەبێ جیاوازی، واتە زانایانی برایانی یەکگرتوو بە هەروەها برایانی بزنەوەی ئیسلامی و هەروەها برایانی تورکمانی لە کوردستان. لە کۆڕەکەیدا مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد حکومڕانانی ستەمکار هەمیشە ستەمیان لە زانایان و بانخوازی ئیسلامی کردووە و هەوڵیان داوە لەژێر فشار و زۆر لێکردن زانایان ناچار بکەن تا بەدڵی حکومڕانان قسە بکەن. کەسانێک هەن کە بەگشتی ستەم دەکەن زوڵم دەکەن لە ئەهلی مینبەر و میحراب، جا ئەو ستەم و زوڵمە جۆرا و جۆرە. جارێک لەبەرەوە ستەمیان لێ دەکەن کە حەق دەڵێن لەسەر ئەو مینبەرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو مینبەرە بۆ خۆی شوێنی حەق لەسەر گوتنیە. ولو محرابي پیغمبر دا علیه الصلاة والسلام دانی امامتیشی به حق کن که او محراب شوین امامتی پیشوایتی مسلمانان به حق جاری وشه ظلمکان بوی لیده کن به هوای اوان نعجولینەوە کە لە ڕاستیدا هەر کەسێک بە هەوای حکمڕانی ستەمکار بجوڵێتەوە معناوە لە هودای خوا و پێغەمبەری خوا لای داوە ئەتۆ یان دەبی ئەهلی هەوابی یان دەبی ئەهلی هودابی. لە بەشێکی دیکەی کۆڕەکەیدا مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد تەقوادار کەسێکە کە تەنها شوێن ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەوێت و جا سەلەفی بێ یاخود سۆفی یاخود ئیسلامی گەر لەسەر ڕێبازی پێغەمبەری ئیسلام نەبێت ئەوە بێسوودە و تەنها ناوێکی قەبە و بێناوەڕۆکە لە خۆی ناوە. خوا دەفەرمێ ئەمە ڕاستە شەقامی منە شوێنی بکەون و بە دوای ڕێچکەکان مەکەون ئەگەر نادەترازێن لە ڕاستە شەقامی خوا. ئەم وەسیەتەتان بۆیە دەکات تاکو تەقواتان پەیدا بێ. متقی کەسێک کە تەنیا بە دوای ئیسلام کەوێ. متقی خۆپارێز ئەو کەسەیە کە ڕاستە شەقامی خوا بگرێ. ئەوە پێم خۆشە سەلەفی و سۆفی و خەلەفی و خەڵکی ئیسلامی و هەموو ئەوە بزانن ئەوەی کە خۆی دەیەوێت بە ئەهلی تەقوا لە قەڵم بدرێ. بەوا دەبی بە ئەهلی تەقوا لەسەر ڕێی پێغەمبەری خوابی عەلەیهی سەڵات وەسەلام. زانایانی ئاینی کە پێگەیەکی گرنگیان لە کۆمەڵگادا هەیە و هەمیشە وەکو کەس یەکەم و کاریگەر لە نێو خەڵک و جەماوەر سیر دەکرێن و هەر لە دێرین زەمانەوە بە پێشەنگی دین و ژینی خەڵک ناسراون. عیمران ئەمیر کەناڵی ئەسمانی پەیام هەولێر.